لە پێشەوە حەزەکەمەوە بڵێم کەوا هەڵەبجە شارێکی خۆشەویستە، شارێکی قوربانیە، شارێکە کە هەبێ هەموو کوردێک فەخری پێوە بکات و ئەبێ هەموو کوردێک ڕێزی لێ بگرێت. من زۆرم پێخۆشە و زۆر حەزیەکەم زوو سەری شاری هەڵەبجە بم و زۆرم پێخۆش بوو کەوا جامیعیان کردوێتەوە، کەوا بەعزێک پرۆژیان دەست پێ کردووە، هیوای سەرکەوتیان بۆ کەم و ئەو ڕۆژە لەگەڵ جەنابی محافزا بە تەلەفۆن قسەمان کرد و من داوام لێ کرد وتم حەزەکەم سەرێکی هەڵەبجە بم، ئەویش زۆری پێخۆش بوو. بەو مناسەبەتەیشەوە من خۆم هەر حەز بە چوونەکەم بۆ معرەزی کتێب و ئەمانە، وتم وەڵا باشترین دیاری مادەم جامیعەتان کردوێتەوە مەکتەبێکی عامەتتان کردوێتەوە چەند کتێبێکتان بۆی هێنم. جاوی ئەمڕۆ ئەو کتێبانەمان هێناوە، هیوادارم لەمە دوایش کتێبی زیاتریان بۆ بێنین و ئەگەر شتێکیشمان پێکرێک بۆ یارمەتیان و بۆ داعمیان و بۆ دڵسۆزی بەرامبەر بە هەڵەبجە بە ئەو ئەرکی سەرشانی خۆمانە پێویستە بیکەین.